خۆشەویست خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای شەوتان پێشکەش دەکەین. هەموو ساڵێک بە تایبەتی ئەو ساڵانی ڕابردوو بەهۆی کێشەکانی نێوان هەرێمەوە بەغداوە موچەیەک بۆ 2 موچە بۆ 3 موچە یان خوراوە یان پاشەکەوت کراوە یان لێبڕین کراوە. ئەم جارە ناوێکی تریان بۆ دۆزیوەتەوە کە 2 موچە دەکرێتە ئەمانەت. ئەم موچانە چیان بەسەردێت؟ دۆخی دارایی نێوان هەرێمی کوردستانیان ڕەوشی دارایی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەرەو چیانگاو دەنێت. ئەگەر پێمان نایە ناو ساڵی داهاتوو دەبێت چی بکرێت بە ئەگەر لە حاڵەتێک وەربگرین ئەگەر حکوومەت بە زوویی پێک بێت حکوومەتی عراقی و لە حاڵەتێکدا ئەگەر ناکۆچی نێوان لایەنە سیاسەکان بە جۆرێک بێکەوە حکوومەتە پێک نێت هەرێمی کوردستان دەبێت چی بکات؟ ئەو لیژنانەی ناوە کە دەڵێ شاندێکی هەرێمی کوردستان چۆ بەغدا بۆچی دەچێت کە ناوە دەڵێن شاندێکی وەزارەتی دارایی عراق لە هەرێمی کوردستانە بۆچی دێ؟ بۆچی جارێکی دیکە 2 موچە کەوتە ئەگەر و نەگەرەوە؟ چارە نووسچی بەسەردە لەگەڵ بەڕێز مامۆستا شیروان میرزان دامی لیژنەی دارایی لە خولی پێشوێ ئەنجومەن نوێنەرانی عراق گفتگۆ دەکەین. مامۆستا زۆر سپاس دەکەم. مامۆستا سەرەتا چارە بە هەر ڕاستەوخۆلەوە دەست پێ بکەین چارە نووسی ئەو 2 موچەیە چی بەسەردەوەکو ئەوەی کە زەنابەت زانیاری تێدا یا بەپێی ئەوەی کە هەموو جارێها مەسەلەن لە کۆتایە بەپێی ئەو پرەنسیپە داراییانەی کە وەزارەتی دارایی عراقیەتی لەو منتەڵەقەوە بۆ بینەرەکان مش بکەی سوپاس دەکەم. بەناوی خی گەورە و میهرەبان زۆر سپاس سڵاوڕێز بۆ بەڕێستان و بۆ بینەرانی خۆشەویست. طبعاً ئێمە لە دوای دروستبوونی کێشەی نێوان هەرێم و بەغدا بۆ ئەم ساڵ با بڵێن بۆ 2025 تاوەکو کێشەکە چارەسەر بوو لە بەیاننامەکەی وەزارەتی دارایی عێراق کە دەڵێ هیچ بڕەپارەیەکتان لە ناو موازنە نەماوە تاوەکو مشکلەکە حەل بوو نەوت هەنار دەکرایەوە و داهاتی نانەوتی لەسەری تاڕادێک ڕێککەوتن و دەست بە جێبەجێکردنی ڕێککەوتنەکە کرا 2 مانگێک دواکەوتی 2 مانگ دواکەوتی لە دوای ئەوەوە مانگانە لەگەڵ موچەی عێراق موچەیەکی هەرێمیش هاتووە ئەو 2 مانگ دواکەوتنی لێ دەرچێ یعنی بۆ نمونە مانگی 8 لەگەڵ مانگی دەهات مانگی 9 لەگەڵ مانجی 11 هات ئێستا لەگەڵ مانجی 12 مانجی دەدێ یعنی ئەوەی کە لێی دڵنیایی ئەوەیە کە لەگەڵ موچەی مانجی 12 عێراق موچەی مانجی دەی هەرێمی کوردستانیش دێت ئەوەی نیا دڵنیە ئەمەیان دڵنیان بەڵێ ئەمەیان لەبەرەوەی هەم دوێنێ بەڕێز کاقوباجیش باسی کرد کە 120 میلیارەکەش حازرە ڕێکارە ئیداری فەنیەکانیشی گیراوەتە بەر هەموو ئەوەی کە پێویستە و طیف سامیش تأکیدی لەوە کردوتەوە دوێنێ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانیش تاڕادەیەک دڵنیایی لەوە درراوە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڵێ دەمێنێتەوە 2 موچەی ئەم ساڵی 2025 موچەی مانجی 11 و 12 موچە خۆرانی هەرێم. طبعاً ئێمە یەک لە خاڵەکانی ڕێککەوتنەکە یعنی یەکێک لەو خاڵانەی کە لەسەری ڕێککەوتن نێوان هەرێم و بەغدا ئاخر ڕێککەوتن باز دەکەم ئاخر ڕێککەوتن کە موچەیەم چەند مانگەی پێ هاتووە و نەوت هەنار دەکراوە ئەمانە یەک لە خاڵەکانی دەڵێ لیژنەیەکی هاوبەش لە نێوان هەرێم و بەغدا دروست دەکرێت ئەم لیژنە هاوبەشە دەچێت چی دەکات پێداچوونەوە بە هەر سێ معنی بە موازنەی هەر 3 ساڵەکەی 2023 و 24 و 25 دا دەکات حسابی ئەوە دەکە ئایا پشکی هەرێمی کوردستان لەم موازنە 3 ساڵیە چەندە و چەندی بۆ هاتووە ئایا لەم موازنە 3 ساڵیەدا پشکی هەرێمی کوردستان هیچ ماوە ئەوە کەی دەیکا ئەو لیژنەیە ئەوە دەبوو تا ئێستا کرابە بۆچی بەڵام نەکراوە هیچ دیار نییە ینی تا ئێستا بەرمنە ڕوونکردنەوەیکی ڕوون لەلایەن وەزارەتی دارایی هەرێم لەلایەن بەرپرسانی هەرێم لەلایەن حتا حکومەتی عراقیێنێ بڵێ لەم ئەم لیژنەیە گەیشتۆتە ئەم خاڵە بۆ چونکە مامۆستا زانە لە کاتی خۆی
لە بەیاننامەکەی مانجی 5 وەزارەتی دارایی عێراق کە موچەی هەرێمی پێڕاوەستا جەنابەت دەزانی دەڵێ هیچ تەرخانکراوێکی دارایی لە ناو موازنەدا بۆ هەرێمی کوردستان نەماوە پشکی خۆتان بەزیادەوە بۆ هاتووە نیە یعنی ئەمە بوو بە سەبەبی ئەوەی کە موچە ڕاژی ڕۆیشت تەسلیمکردنیان ڕێکەوتن لەسەر نەوت و نردنی 120 میلیارەکە هیچ لە بابەتەکەی گۆڕی جامە دەگۆڕێ بۆ دەگۆڕێ چکە ئەو کاتی کە حسابیان کردو ئەوان پشکی هەرێمی کوردستانیان حساب کردووە باشە نەوتەکەشیان لەسەر حساب کردووە داهاتی نانەمتوشیان بە کەیفی خۆیان حساب کردووە ئینجا هاتوون تەقدیرن دەڵێت تا دوو کۆتایی 2025 ئەوەندە دەکا بۆیە لە ئێستاوە تاو هیچ پارەیەکتان نەما ئەمە تاکلایانە بەڵێ تاکلایانە عێراق بڕیاریەوەی دەوڵەتی ڕاگرت هەرێمیش وەڵامی هەبوو ئەو کات ئەمە کاتی خۆی باسمان کرد یعنی کاتی خۆی هەرێمیش باسی کرد ئێمەش باسمان کردو کە ئەمە ڕەتفعلیەکی سیاسی ئاکتێکی سیاسی بوو لەو کاتەدا هەرواش بوو حقیقەتێکی تێدا دەزانی بۆ وابوو دەزانی حقیقەتەکە چییە دەبێت بێ حسابیکەی ئایا نەوت چەند حساب کراوە بە چەند حساب کراوە چۆن حساب کراوە بەڵێ ئەو کاتەکە نەوتیان ئەو کاتەکە نەوت هەرێم لای خۆی بوو نەیداوەتە عێراق ئەمەیەک داهاتی نانەوتی چەند حساب کراوە وانە و پشکی هەرێمی کوردستان لە ناو موازنەدا ئایا بەزموچە حساب کراوە یان بەگشتی حساب کراوە ینی ئەمە هەمووی کۆمەڵێک وردەکاری فەنی دارایی زۆر گرنگە کە ئێستا دانوستانکاری هەرێمی کوردستان بە تایبەتی فەنیەکان زۆر گرنگە دەبێت خاڵ لەسەری بوەستن جامە بەستم چییە بۆ ئەوەی ینیمە بۆ بینە ڕوونکەینەوە ئایا 11 دەفەوتێ یان نافەوتێ و چۆن وا دەکرێن نەفەوتێ و هەدەفەکە لێرەدا ئەوەیە یعنی ئامان پێ پرەنسیپە دارایەکانی ئەو پارەیە ئەو چۆن دەکرێت مەسەن ئەو سندوقی خۆیدا دەخات مەسەن دەچێتە ناو ساڵی نوێی داراییەوە ئەنی ئەمانە چۆن هەمووی دەزانی مامۆسەزانە هەر هەمووی واریدە بەڵام سەرەڕای هەمووی دەکرێت نەفەوتێ دەکرێت نەفەوتێ کە دەکرێت نەفەوتێت چۆن بەم شێوەیە ئەم لیژنەیە دێ حساباتی وردی ئەم 3 ساڵە دەکات پشکی ئێمە وەکو هەرێمی کوردستان لەم 3 ساڵەدا چەند بووە چەند وەرگیراوە چەندمان بۆ هاتووە بابێن نەوتەکەش حساب بکەن چکە ئێستا بە نەوتی شەوەنیە هەر قەرزار دەبنەوە ئەوە تا ئێستا نەوت ڕادەست دەکەین داهاتی نانەوتی 120 میلیارد ڕادەست دەکەین ئەنجا ئەو پارەیە کە مستحقاتی بەس موچەیە نەک پشکی هەرێمی کوردستان زیاترە لەوە ئەچۆن کەواتە ئەگەر ئێمە بین بە وردی حسابی ئەم 3 ساڵی ڕابردوو بکەین حسابی پشکی هەرێمی کوردستان بکەین حتمما زۆر زیاتر ینی بە قەناعەتی من ئەگەر وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان وردو دقیق دوو هەنگاوی پێویستە وردو دقیق وەفدە فەنیەکە خاڵ بە خاڵی ئەوەی کە لە ناو موازنە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە بێ حسابی بکە یعنی ورد حسابی بکە بیکاتە ڕقم و لە دوایدا بیکاتە ماڵ لەسەر حکومەتی عراقی وانە ئەمە بای دووموچە و بە زیادەوەمان استحقاق لای عراق دەمێنێ وەکو بابەتی فەنی باش وەکو بابەتی فەنی ئەمە پێویستی بە یەک زەختی سیاسی هەیە بە تایبەتی لە ئێستادا کە یعنی مفاوەزات لەسەر پێکەێنانی هاوپەیمانێتی داهاتوو هەیە تەحالف ئیدارەت دەولە ئەوەی هاوپەیمانی ئیدارەدانی دەوڵەت وەکو خۆی دەمێنێت چی تێدا دەمێنێت چی تێدا زیاد دەکات چێ کەم دەکات دەوڵەتی داهاتوو یعنی حکومەتی داهاتووی عراق با بڵین چێ پشتیوانی دەکات چێ تێدا بەشدار دەبێت ئەمە کاتێکی زێڕینی زۆر گرنگە بە تایبەتی خودی سوودانی کە دەسەڵاتی سەرفی هەیە خودی سوودانی کە دەسەڵاتی سەرفی هەیە لە ئێستادا پێویستی بە پشتگیری هەموو لایەنەکانی شەیە کە تموحی دووبارە خۆکاندیدکردنەوەی هەیە هەرچەند من بە دووری دەبینم بەڵام بۆ خۆی لەناو معادلەکەدا یعنی حتمما هەوڵ دەدا کاتی ئەوەیە کە ئێمە فشارێکی سیاسیش بکەین بڵین کاکە ئەم دوو مانگە مستحقاتی خەڵکی هەرێمی کوردستانە دەکرێت بەسەرەن بڕیارەکە بدرێ تەخسیس بکرێ بڵێن بەڵێ ئەم بڕەپارەیە لە پشکی هەرێمی کوردستان بۆ 2005 مستحقاتی هەرێمی کوردستانە هی فەرمانبەرانە هەڵدەگیرێ بۆ ساڵی داهاتوو لەناو ئەمانات لەو بەشەی کە لە پارەی عێراقدا و ساڵشکە دەخرێتەوە سەر موازنە ئەوە هەیە بەڵێ ئەنجا ساڵی داهاتوو چۆن سەرف دەکرێت دەزانی هەمووی ئاسانە یعنی هەمووی ڕێکاری دارایی ئێمە سیولەمانی و ئەومانیەوەوانە ئەوە دەبێتە گرفتێک من زۆر جار باسی ئەوەم کردووە یعنی سیولە مەسەلەنەوەی پارەی کاش دەزانم بابەتی نەبوونی پارەی کاش بۆ موچە بۆ موچە لە عێراق یعنی داوای لێبوون دەکەم قسە بکەم بەڵام لە عێراق درۆیەکی گەورەیە یاریە کە درۆیەکی گەورەیە بەرامبەر هەرێم دەکرێت بەرامبەر هەندێک محافەزات دەکرێت یعنی نازانم بخۆ با چەند ڕۆژێک دواکەوێت کاکەمە چەند مانگێک دواکەوتووە یعنی عێراق
لە فرۆشتنی ئەمە منەوتە لەم هەموو داهاتناو خۆی کە هەیەی لەوەی کە دەستی دەکەوێت منطقی تێدا نییە ملیار ینی 2 تریلیۆن دیناری لەبەردەستدانەوێت اینجا 2 تریلیۆنەکە مامۆسەزانە لە ساڵی داهاتوودا ئێمە لە مانجیەکەوە با بڵین موچە ڕێک دەکەوێت بڵێن ڕێک دەخرێتەوە لەگەڵ عێراق ئەوە بە تەوەرێکی جیا باسی دەکەین گریمانەوەی وەرگری بڵێ بەڵام خۆ دەکرێت لە هەر مانگێکدا بنمونە نیو موچەیتر بدە بە فەرمانبەرانی هەرێم بە 4 مانگ بیدە بە 6 مانگ بیدە گرنگەوێت تۆ لە ئێستادا لە کۆتایی ساڵدا دڵنیایەک بدێ موچەخۆرانی هەرێم کە ئەم دوو موچەیە چۆن دروست دەبێت چۆن پێیان دەبێت لەلایەن بەغداوە دەبیان لەلایەن هەرێم هەردووشی ئویشی چۆن ئەبێ لەسەر بکە دەزانی یەکەم دەبێت هەرێمی کوردستان دڵنیایی ئەوە بدا کە ئەو وەفدە فەنیە ئێستا بۆ فەرمانبەرانی ڕوون کاتەوە کە گەیشتۆتە شوێنە دانوستانەکانی ئایا هیچ شی لەسەر کردویان نەکردووە گەیشتۆتە هیچ خاڵێکیان نەگەیشتووە بێ ئومێد بۆیان بێ ئومێد نەبووە ئەگەر بێ ئومێد نەبووە با پێ بڵێ بڵێ ئێمە عێراقیەکانمان بەوە قەناعەت کردووە ئەگەر قەناعەتیان پێ نەکردووە با بە خەڵک بڵێن کاکە نەمانتوانی دەست لەم دوو موچەیە بشۆن دەزانی مشکلەکە چیە ئێستا بڵێ منە هەر قسەکە بۆ خۆی تۆزێ ئەوەیە دەڵێن ئەمانات زانی موچەخۆر پێویست هیچ سیقی بە ئەمانەت وشت نەماوە تا موچەکە نەچێتە جیرفانی ڕاستیش دەکات حساب بانقیەکەی بمێنێت دەزانی بۆ ناهێڵێ یعنی بۆ سیقی پێنیە لەبەرەوەی مانجی 12 ساڵی پار مانجی 12 ساڵی پار نزیکی 450 ملیارێک لە بەغداوە هات دابەش نەکرا بە بەهانەی ئەوەی کە بەش ناکەوە نیە بەڵێ باشە 450 کە چی لات دروست بۆ نیو موچەی دەکرد بێگومان لانی کەم نیو موچە دەدەم بە پلاستەرێک بۆ سەبرینە قوڵی خەڵکی نیو موچە دەدەم بە فەرمانبەردەڵم کاکەم نیو موچەکەت لەبەرەوەی نیو موچە لە بەغداوە هاتووە دروستە وانە بەڵێ ئێستاش ئەم وەفدە فەنیە دەبێت بۆ خەڵکی کوردستانی ڕوون کاتەوە بڵێ کاکە من لە مفاوەزاتمدا لەو خاڵی کە لە سەری ڕێکەوتوم لەگەڵ عێراقیەکان لەگەڵ وەزارەتی دارایی عێراق لەگەڵ دیوانی چاودێری دارایی گەشتومە ئەم خاڵە موچەکە زامنە حکومەتی عێراقی دەچێتە ژێربار ناچێتە ژێربار بەم شێوەیە یان هیچمان پێ نەکرا ئەگەر و مەگەر براماوە دەزانی بۆچی دەبێت ڕوونکردنەوەیە کە بێ کاک زانان مشکلەکە ئەوەیە ئێمە ئەمە مستحقاتی فەرمانبەرە موچەخۆرە ئەرکە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان بە دەرەجە یەک چکە من فەرمانبەر و موچەخۆرانە موچەخۆری هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان بە ئیتیفاقێک نەوتی ڕادەست کردو داهاتی نانەوتی ڕادەست دەکات پشکی هەرێمی کوردستان کەوتۆتە لای بەغدا ئەمەش حەقێکی ترە لەسەر بەغدا تەواوە حەقەکە لەسەر بەغداش هەیە بەڵام ئەوەی کە دەبێت شەڕی بۆ بکە مفاوەزاتی بۆ بکە بیکاتە مەرجی ڕێککەوتن دەبێت هەرێمی کوردستان بێ دەبێت هەرێمی کوردستان بێ بە تایبەتی لەم دۆخەیدا کە ئێستا سوودانی و غیری سوودانی و ناوماڵی شیعە و سونە و هەموو ئەوانە پێویستیان بە تەحالوف و ڕێککەوتنە لەگەڵ کورد و لە سەروبەری پێکەنانی حکومەتی نوێی عێراقیدان اینجا ئەوەی کە جەنابەت باست کرد ئایا ئەمە دوا دەکەوێت یان دوا ناکەوێت تەوان ئێمە گرفتەکی دیکەشمان هەیە بەڵێ ئەویش ئەوەیە ئایا ساڵی داهاتوو حکومەت زوو تەشکیل دەکریان بەڵام یەک شتی تر بەڕێز مامۆستا ئەگەر کرای ئەمانە دیسا ئەو 120 میلیارد دینارە دەبێت هەر بنێردرێت بەڵێ ئەمە تەماشایکە ئەمە دووشتمان هەیە کە سابتن دووشتمان هەیە کە سابتە یعنی لەگەڵ هاوتەریب لەگەڵ موسە دەڕوە هەم نردینەوت هەم داهاتی نانەوتی جا تەماشایکە نردنی نەوت لەو کاتەوە کە بەردەوامە ئەمە دەڕوا مە هیچ مشکلی نییە بەڵام ئایا بۆ ئەو دوو مانگ تەمان ئەو دوو ئێستا قسەیەک هەیە لە لای عێراقیەکانیش بەڵام دوو مانگە هیە و کاتەیە کە نەوت ڕادەست نەکراوە کا داهاتی ئەو ناوتە کە لە پێشتر پێویستی منطقی تێدا قسەکە منطقی تێدا بەڵام وەکو باسم کرد وەفدە فەنیەکەی هەرێمی کوردستان وەفدە فەنیەکە وەفدە سیاسەکە دەبێت تەواوکەری یەک بن وەفدە فەنیەکە دەبێت قەناعەت بە عێراقیەکان بکات ڕاستە ئێمە لەو مانگانەی پێشووتر نەوتمان ڕادەست نەکردو بەڵام نەوتەکە بەم شێوەیە فرۆشاوە ئەوەندە پارەکەیەتی ئەوەندە خەرجەکەیەتی ئەوەندە ماوەتەوە وەنیا ئینجا پشکی ئێمە لە ناو موازنە ئەوەندەیە مستحقاتی هەرێمی کوردستان بەو شێوەیە ئیلتیزاماتیشی بەم شێوەیە بەرامبەر یەکیان حساب دەکەین لە کۆتاییدا ڕقمێک دەرەسێت کەمە پشکی هەرێمی کوردستانە لە دوای دەرکردنی خەوزی ڕەنگە دوو بێ لەوانەیە یەک بێ لەوانەیە دوو بێ لەوانەیە زیاتر بێ بە قەناعەتی من یعنی بەهین بەگشتی ئەگەر باسیکەین من پێم وایە ئەگەر وەفدە فەنیەکە بتوانێت مفاوەزاتێکی ورد بکە لە ناو پشکی یعنی ناو موازنە سێ ساڵیەکەدا پشکی هەرێمی کوردستان بای ئەم دوو موچە زیاتر ماوە سەر ڕای نەوتیش هەموو حساب بکەین زۆر داهاتی نانەوتیش هەموو حساب بکەین ئەمە ئەو 120 میلیارە هەر حساب دەکەنەوە 120 میلیارەکەش حساب دەکەن نەوتیش حساب دەکەن بەڵام بین بە وردی حسابی بکەین بای دوو مانگ موچەمان
لەناو موازنە سێ ساڵێکەدا دەمێنێت. باش بە دەواازەیە بکەینەوە بۆ ئەوەی چینە ناو ساڵی دارایی نوێ کە لە سیستەمی دارایی عراقوای پێدەگوترێنێ گوتیان ئەو ڕێکەوتنی کە کراوە بۆ سێمانگە و سێمانگەکە کۆتایی هات تا کۆتایی ساڵە. ئەم ڕێکەوتنە پێویستی بە چییە مەسەلەن جگەلەوەی ئەو دوو موچەکەت بە تەفاسیلی بە دیتێلەوە باس کرد بە ڕێزما مۆسا شیروان جگەلەوە دەبێت چه ئامادەکاریەک بکرێ بۆ ڕێکەوتنێکی نوێ. ڕێکەوتنی نوێ دەمان ئەمە کە دەڵێن بۆ سێ مانگە لەبەرەوەی ساڵی دارایی سێ مانگی ماوە قسەکە لەسەر ئەوە ئاساسەیە موازنە خۆی بڕوا لای بەغدا کێشەی بەڵێ موازنە سێ مانگی ماوە سێ مانگەکە کۆتایی هاتوو دەگەنە کۆتایی مانگی 12 ساڵی دارایی کۆتایی پێدێ و موازنەی سێ ساڵیش کۆتایی پێدێ ئێمە داخلی ساڵی داهاتوو دەبین ساڵی تازەوە نیە کە داخلی ساڵی تازە دەبین تەمان یەکەم موازنەمان نییە حکومەتی کاربڕێکەرە دروستە حکومەتی تازە تەشکیل نەبووە تەماشایکە دوێنێ یان پێرێ کۆمیسیۆن ناوەکانی پەرلەمانتارانی تازەی ناردووە بۆ محکەمەی ئیتیحادی بۆ مسادقە پێشبینی دەکرێت تا کۆتایی ئەم مانگە سەرەتای مانگی داهاتوو تا نۆ پێش نۆ یەکەم دانیشتنی پەرلەمان بکرێت باشە کە یەکەم دانیشتنی پەرلەمان کرا ئێمە تەوقیتاتی با بڵین زەمەنیمان هێنجە هەندێک خاڵی دەستوریمان هەیە طبعاً یەکەم ئەگەر لە نەسونیەکان ڕێککەون لەسەرەوەی کە سەرۆکایەتی پەرلەمان بۆ چییە یەلەوانی یەکەم جار دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردێ دەستی سەرۆکایەتی پەرلەمان پێیوەستە بە تەوافقی کوردیەوە چکە یەک لە جێگرەکانی کوردە کورد لەسەر سەرۆک کۆمار و لەسەر جێگری سەرۆکی پەرلەمان دەبێ یان ڕێککەون یان بە دوو منافەسەوە بچینە ناو هەڵبژاردن اینجا دەبێت کورد ڕێکەوێ لەسەر بەنی سەر کۆمار چکە دوای سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکۆمار گەورەترین کوتلەی پەرلەمانی ڕادەشپێدرێت بۆ پێکەنانی بڵین بۆ پێکەنانی حکومەت اینجا طبعاً بتوقعاتي من لبروي تحالف يعني إطار تنسيقي شوارچوي هما هنجي وكو خوي ماوا تيدسي حكومة زو تشكيل به تيدسي بەڵام کە پێدەچێت زوو تشکیل بێت طبعاً دەچینە مانجی بەڵێن برمنە یەکەم دانیشتنی مانجیە ئەگەر لە یەکەم دانیشتن دەڕابسپێدرێ مانگێکی لەبەردەستە دەچینە مانجی دوو حکومەت هەموو گرێک دەوێتە دوای جەژنی ڕەمەزان تەماشایکە یعنی ئێمە لە باشترین حاڵەتدا حکومەت دەچێتە مانجی سێ لە باشترین حاڵەتدا کۆتایی مانجی دوو سەرەتای مانجی سێ ئەم حکومەتە کەی وەزارەتی دارایی ڕادەسپێرە دەڵێ موازنەم بۆ بێنە یعنی لە 180 بۆ 90 ئەوەی کە عێراق لە ساڵی 2026 موازنەی نابێت یاسای موازنەی نابێت یاسای موازنەی نابێت چ دەکات بۆ هەرێمی کوردستان کێشەیە ئاڵۆزەیان تەماشا یان دەبێت لە ئێستاوەکو دەڵێن پێش باران ڕێ خۆش بکرێت بۆ ئاو نەوەک دوای لافاوەنی مامۆسەزانە ئێمە لە کەدا بڵین کە بە هەموو پێشبینیەکان پێمان وایە لە باشترین حاڵەتدا هیچ مشکلەیەکی سیاسی ڕوونەدا هەموو لایەنەکان بە تەوافق بڕۆن هیچ مشکلە نەبێ هەموو سەرۆکایەتەکان ئاوا بڕوە گوتمان درەنگ حکومت يعني درەنگیش نەبێت دەچێتە مانجی سێ حکومەتی ئەنجا وەزارەتی دارایی ڕەمەزانە ینی دەچێتە نیوەی مانجی سێ کەواتە بە هەموو ئەگەرەکان عێراق لە 2026 یاسای موازنەی نییە بودجەی نابێت کەنیەتی چ دەکا ئێمە لە قانونی ئیداری مالی دەڵێ بە یەک لەسەر 12 ساڵی پێشوو دەڕوە یعنی 2020 سێ ساڵێکەش تەواو بووە بۆ سێ ساڵێکەش تەواو بوو بەڵێ کەواتە لە 2025 ئینفاقی فعلی حکومەتی عراقی چەندی پارە سەرف کردووە دەیکاتە 12 بەش لە 25 ئینفاقی فعلی سەرفی فعلی چەندی سەرف کردووە دەیکاتە 12 بەش هەر مانگێک یەک بەشی بۆ هەیە هەر مانگێک یەک بەشی بۆ هەیە هەتا موازنە تەصدیق دەکرێت ئەو بەشە بەس بەشی موچە دەکا بە هەمووی نە تەماشایکە بەشی موچە دەکا بۆ چکە هەموو مانجە موچە درراوە موچە دراوە بەڵێ گریمان با بڵێن ئێستا باسی هەرێمی کوردستان دەکەینەوە دوو مانگە چۆن حەل دەکرێت هەموو مانجە موچە دراوە لە عێراق ئەمە موچە زائدەن خەرجی وەزارات و هەیئەکان وانە بودجەی تەشغیلەوەی کە عێراق بۆ هین پێویستێتی بۆ با بڵێن بەڕێوەبردنی حکومەت و دەوڵەتەکەی کەواتە بۆ هەرێمی کوردستانیش ئێمە ئەگەر دەم و چەمان بۆ بێ یعنی دیسان لە 2026 2000 مشکل ئەو دوو مانگەمان مشکلە دەبێت وایە ئەگەر یاسای بودجە نەبێ ئەگەر یاسای بودجە نەبێ ئەگەر یاسای بودجە هەبێ ئەمە احتیمالێک ئەگەرێکە ئەگەر یاسای بودجە هەبێ دەبێ ئێمە هەوڵ دەین یعنی ئیتفاقەی نوێ بکەین
ئەوەی ئەم ساڵ لەناو ئیتفاقەکەدا جێمان کردو لەناو موازنە جێ بکەینەوە باشتریشی بێتە یاسا و باشتریش بێتە بوو جش بەڕاستی ئەنجا ئەمە بۆچی تەماشایکە کەواتە ماوە سەزانە بۆ 2026 کێشەمان بۆ دروست نەبێ دەبێت لە ئێستاوە شەڕی دوومانگەکی 2025 بکەین ئەگەر نەژدرێ ئەوە ئەگەر لە حاڵەتێکدا کەیاسای بودجە نییە لە حاڵاتێکدا کەیاسای بودجە کە ئەگەرێکی زۆرە نەبێت بەس شتێکی دیکە هەیە لە ئەو بە ڕێکارێک ڕێی تێدەچێت بەڕێز مامۆستا ینی باز لەوە دەکرێت کە یەکێتی و پارتی ئەو جارە کە دەچن یان زەختێک لەسەریانە یان تەوسیاتێک هەیە پێشنیازێک هەیە کە کاکە ئەبجارە نابێ بەس باسی موچە بکەن دەبێ مانگانە یان داوای پشتی هەرێمی کوردستان بکەن کە بودجێ یعنی کە زیاتر بێ لەو مۆزوع تۆ نەوتە نێری و پارەی 120 میلیارە نێری داهاتی نانەوتە نێری لە چه حاڵەتێک هەرێمی کوردستان ئەتوانێت داوای پشکە نەک داوای تەنها پارەی موچە بکە کاتی خۆی طبعاً لەبەرەوەی نەوت ڕادستی سۆمۆ نەدەکراوە داهاتی ناوخۆش ڕادست نەدەکرا شەڕی موچە بوو یان بەشێک لە موچە بوو با بڵێن داگو کاکە بەسەرم بنمە موچەی هەرێمی کوردستان پێویستی بەوەندێ فترەیەک 200 میلیارد داهات فترێک 400 میلیارد فترێک زیاتر پێ کەمتر یعنی بەم شێوەیە ئێستا تۆ نەوت ڕادستی عێراق کراوە لە ڕێگەی سۆمۆ دەفرۆشرێ بەڵەوە ئەمە یەکێکە لە هەنگاوە گرنگەکان بۆەوەی تۆ شەڕی پشکی خۆت لە بەغدا بکەیت ینی مە هەنگاوەکی گرنگە دوو داهاتی نانەوتی بەو ڕێکارانەی کە هەیە دیوانی ڕقابی مالی دێت تەدقیقی دەکات عێراقیەکان ئاگایان لێە نوێنەریان لە منفەسەکان هەیە المهم داهاتی نانەوتیش هەمووی حساب دەکرێت بەڕێکەوتنێکی باڵێن ڕانەگەیەنراو لەسەر 120 میلیارد تقریبا هەردوو لە بێدەنگ بوون دەناخۆی بیدات جنابەت بەبیرتە ینی عێراق داوای زیاتری کردو هەرێمی کەمتری دەکرد لەسەر 150 میلیار و 200 میلیار و زیاتر هەرێم وەختەی 50 میلیاری دەنارد و زیاتر و کەمتر و ئەی المهم ئێستا لەسەر 120 میلیارد تقریبا هەردوو لە بێدەنگ و ڕازین بە ئیتفاقێکی ڕانەگەیەنراو بەڵێ المهم کەواتە تۆ نەوتت ڕادست کردووە داهاتی نانەژیش لەسەری متتەفقی کە ئەم دووە دەکەی تۆ بەس داوای پشکی خۆت لە موازنە دەکەی تەنها هینت نییە تەنها موچە نییە بەڵێ موچەوە هیچ موچە لەم 2-3 ساڵە ئەگەر ڕاستی دەوێت لە ڕووی یاسایی و دەستوریەوە هەندێک پاڵپشتی زۆر بە قووەتی بۆ دروست بووە لە چل جگە لە موازنە جگە لە یاسا جگە لە ڕێکەوتنە سیاسەکان قەرارش محکەمەی اتحادیش هەیە ئەمانە هەمووی پاڵپشتی گەورن تەماشایکە و دەواازەیەشت بۆ نردنینەوە دۆزیوەتەوە و بەڵێ ئەوش جاران زۆر کارەسات بوو مەسەل هەر بەرنمەیەکم دەکرد کە شارەزایەک بۆ مەسەل زۆر جارە جەنابشتم دەپرسید بابەتی نەوت زۆر ئاڵۆزە لەبەرەوە مەسەلەی استحقاقی کۆمپانیاکان و کۆمپانیاکان بوونە تەرەفی سێم لە ناو دانوستانەکان بڵێ ئێستا بابەتی نەوت تقریبا حل بووە بڵێ هەمووی لێ پێی رازیە خۆی گرنگەکەی لەوەیدا تۆ کە ڕێکەوتنێک دەکەی هەموو لا خۆی بە سەرکەوتوو بزانێ ینی هەموو لا پێی وابێت کە بەشێک لە داواکاریەکانی یان زۆرنی داواکاری چۆتە شوێنی خۆی کورد پێی وایە سەرکەوتوو بووە چکە مەلەفی نەوت وەکو بابەتەکی معنەوی لای خۆیەتی بەڵەوەیە عێراق پێی وایە سەرکەوتوو بۆ چکە لە ڕێگەی سۆمۆ دەفرۆشتێ و پارەکە دەچێتەوە داهاتی خەزێنەی دەوڵەت کۆمپانیا نێوتەکان مستحقاتی خۆیان بۆی کە دەیانەوە وەردەگرن ئەگەر سەداسەتیش نەبێ تورکیا هاتوتەوە ناو ئەوەکەی کە تەرەفێکی دیکەیە لەم ڕێگریەک بوو چونکە لە 2026 ئەگەر لەگەڵ عێراق جارێککە ڕێگنەکەوێ اتفاقی بۆ ڕێکەکان کۆتایی دێ ئەوەش بابەتێکی ترە یعنی مەبەستمەوەی بابەتی نەوت تقریبا حل بووە بەم شێوەیە داهاتی نانەوتیش ئەوە زۆرێک لە داهاتی نانەوتیش زۆرێک لە ڕێکەوتن هەیە کە ئەمە بەردەوام هەرێمی کوردستان کەواتە دەتوانێت داوای هەرێمی کوردستان دەتوانێت داوای مستحقاتی خۆی بکات لە ناو موازنە ئەگەر موازنەدا ئەگەر موازنە نەبوو لەو یەک لەسەر 12 بەڕێز مامۆستا دەتوانێت داوای چەند بکات مەسەن چەندی بەردەکەوێت یعنی تۆ مەسەلەن خەرجی عێراق دابەش دەکرێت تەماشایکە دوو ڕێگا هەیە یەکەچیان خەرجی عێراق کە هەمووی حساب دەکرێت لە 2025 کە دابەشی یەک لەسەر 12 دەکرێت تۆ لەم ژمارەیەکە کە لەسەر 12 دابەش دەکرێت بۆ هەر مانگێک 12.67 هی تۆیە ئەگەر داوای پشکی خۆت بکەیت بەڵام وردەکاری دەوێت و دەبێت ڕقەمەکان لەلا بێت کە ئەگەر بەپێی آخر ئەحسایاتی ئەوەی وەزارەتی پلاندانانی عێراق بێ آخر سەرژمێری دەتوانیت داوای نزیکی لە 14 بکەیت دەتوانی ئەمە ئەگەر لەگەلانە هەموو ئەگەرن کە تۆ بیکێ کارتی سیاسی داواکاری دەبێت ئایندەی حکوومەتی داهاتوودا مامەسەزانێ ئێمە لە وڵاتێکدا سیاست دەکەین و حکومڕانی دەکەین کە هیچ شتێک زەمانەت نییە یاسا نەک یاسا دەستور پێشێل دەکرێت ئەوەی کە خۆی بەبێ هێز دەزانێت حساب بۆ بێهێزەکە ناکە تۆ ئەمڕۆ مفاوەزاتێکی خەست و خۆڵ لە پێشە
گرنگەوەیە تۆ بتانی زۆرترین داواکاری خۆت بچەسپێنی و لە داهاتوودا نەڵێ ئەوەم لە بیر چوو ئەوم نەکرد ئەوم دەبووە کرد بە ئێمە سیاست دەکەین لەگەڵ عێراقیەکان لە یەک وڵات داین قەدەرمان پێکەوەیە یاسا و دەستور و کۆمەڵێک اتفاقات هەیە بە یەکمانەوە دەبەستێتەوە موچە و داهاتشمان کەوتۆتە دەستی ئەوان ئەمە واقعەکە دەبێت لەگەڵی تعامل بکەین کە واقعەکە دەبێت لەگەڵی تعامل بکەین چۆن بتوانین زۆرترین دەستکەوت لەم بابەتە بەدەستبێنی دەبێت لە مفاوەزاتی سیاسیدا بیچەسپێنی دەبێت تەماشایکە ئێمە لە 2014 تا ئێستا مشکلمان لەگەڵ عێراقیەکان هەیە لەسەر بابەتی موچە نەوت بودجە پشکی هەرێمی کوردستان داهاتی نەوتی داهاتی نانەوتی باشە لەم کاتەوە کۆمەڵێک یاسا دەرچووە کۆمەڵێک ڕێنمایی قانونی دەرچووە قەرارەتی محکمەی اتحادی هەیە تعاملی سیاسی هەیە باش ئێمە پێویست جارێککە من ئەمە لە زۆر مقابلەی تر باسم کردو ئێستا لێرەوە باسی دەکەم بۆەوەی کە یعنی بگاتە خەڵکی بڕیار بەدەست بەڕاستی بە تایبەتی ئێستا لە سەروبەندی ئەوەدایە کە هەندێک هێزولایانی سیاسی خەریکی پێشکەشکردنی هەندێک وەرەقەی با بڵین کۆکردنەوەی ناوماڵی کورد و یەک دەنجی و یەک هەڵوێستی ئەوانن من پێم وایە کورد دەبێت لە ئێستادا بە دوو ئاراستە هەنگاو بدێن ئاراستەیەکیان کۆمەڵێک خەڵکی شارەزە کۆمەڵێک خەڵکی شارەزە لە قانونی و لە مالی و بابەتی دەستوری بێن لەسەر با بڵین مێزێک گفتوگۆی هەموو ئەو یاسا و ڕێنمایی و مادە دەستوریانە بکەن کە لە 2014 تا ئێستا حکوومەتی عراقی تعاملی پێ لەگەڵ هەرێمی کوردستان کردووە سیاسایەک دەرچووە چ ڕێنمایەکی مالی دەرچووە چ قانونێک دەرچووە دەستور کامی جێبەجێکراوە کامی پێشێلکراوە کامیان بەکارهێنراوە لە دژی کورد کامیان پشتگوێ خراوە لە بەروی لە قازانجی کووردە ئەمانە بێن خاڵ بە خاڵ هەر هەمووی دیاری بکەین بە مستەلاحی بچێ بەغدا ئەمە ئەمە لە ڕوە قانونی و دەستوری یاسایەکەوە هەر ئەو شەڕەت لەگەڵ دەکەن لەوێ دەتگرن مامۆستا هەموو جارێکە دێن لەسەر انتخابات لەسەر تەلەڤیزیۆن قسە دەکەن لەسەر ئەو بابەتە دەڵێ پرسێکی یاساییە پرسێکی باسی مەوادی قانونی دەکا باسی قانونی ئیدارەی مالی دەکا باسی دەستور دەکا باسی قانونی موازنە دەکا بەڵێ باسیوانە ئەدیگەرە تو لەسەر هەمووانە قسەت پێ بوو لەسەر هەمووانە وەڵامەکە بۆیە دەڵێم دەبێت ئەمانە هەر هەمووی خاڵ بە خاڵ دیاری بکەین دەزانی یەک گرفت هەیە زۆر جار من لە وەفدی دانوستانکاری کورد دەیبینم بەڵێ دەزانی لە ڕوانگەی خۆیەوە هەو قسە دەکات تۆ دەبێت بچێ ناو عەقڵی بەرامبەرەکەت دەبێت بزانی من بۆ نمونە کە دەچمە مفاوەزاتەوە دەچمە دانیشتنێکەوە پێشەوەی یعنی داواکاریەکانی خۆم ڕاستە دیاری دەکەم بەڵام دەبێت بیر لەوەش بکەمەوە بەرامبەرەکەم چ داوا دەکات بەرامبەرەکەم چ پرسیار دەکات وانە بەڵێ بۆی جوابی ئەویش ئامادە بکەم بۆیە من دەڵێم دەبێت هەموو ئەوانە دیاری بکەین لە بەرامبەریدا هەر هەمووی داوای مەوادی دەستوری مەوادی قانونی ڕێنمایی هەر هەمووی بە پاڵپشت بە یاسا ئەوە ئەنجا هەم وەفدە فەنیەکان خۆی هەم ئەمە بدەینە وەفدە سیاسیەکانمان بدەینە وەفدە سیاسەکان یان بە هەر بابەتێک گەڕێنەوە ئەمە ناو ماڵێکی تۆکمەی پێویستە ئەمە پێویستە کاک زانە حکوومەتی هەرێمیشی پێویست نییە مەسەلا تۆ سپینی خۆ هەر بە حکوومەت و بە تەشکیلاتە ناچی بە مامەڵە لەگەڵ حکوومەتی نوێی بەغدا بکەیت طبعا ئەمە دەکەوێتە مانجی 5 و 6 ئێمە باسی دەزانی من پێم وایە سپینێ لە حاڵەتێکی زۆر با بڵین کا گەیشتینە گریمان دەکەوینە ناو گفتوگویەکی زۆر زۆر توندی زۆر نقاشێکی تون لەگەڵ عێراقیەکان وانە بەڵێ بۆ 2000 حکوومەتی ینی لایەنێکی عێراقی لەوانەیە پێت بڵێ بڵێجات تۆ حکوومەتەکە حکوومەتێکی کار بەڕێکەرە بەڵێ بە چی قانونێک تۆ دی ئەو میتفاقە گەورەیە لەگەڵ من دەکەی 4 ڕۆژکەم حکوومەتە دەگۆڕێ دەسەڵاتە یاساییەکەی لەکوێ بوو باشە یەک خاڵی دیکە کە زۆر گرنگە دەڵێ من پشکی هەرێمی کوردستانت بۆ دەنێرم بەڵام تۆ بە کام یاسا سەرفی دەکەی بەو قانونی یاسا و ڕێنماییکە لە جیرفانی خۆت دەریدێنی و بە مەسلحەتی خۆت یان کوا قانونی موازنە کوا قانونی موازنە کوا پەرلەمانەکەت کە ئیقراری قانونی موازنە بکە بەڵێ یعنی لە ڕووی دەستوری و قانونیەوە نە سەرۆک وەزیران نە هیچ کەسێک بۆی نییە دینارێک سەرفکە بە بێیاسا بە بێیاسا بەڵێ ئێمە چەند ساڵە هەرچی پارەی هەرێمی 11 ساڵە لێرە ئاوایە ئێمە چەند ساڵە هەرچی پارەی هەرێمی کوردستانە بە بێیاسا سەرفی دەکەین بە میزاجی شخصی بەڵەوە وایە بەڵەوە کەواتە یعنی ئێمە ئەگەر لە ڕووی قانونیەوە لە ڕووی دەستوریەوە زۆر تۆکمە نەبین سپینی دەتوانێت بە قانونی یاساکانی خۆی بدگرێت زۆر جارەمە دەڵێن کاکەوانیش بۆ خۆیان دەستور پێشێل دەکەن قان پێش دەکەن ڕاست دەکات بۆ خۆی پێشێلی دەکات بەس بۆ توی بەکاردێنێ تۆ دەبێت فەجووە یعنی کەلێنە قانونیەکان بگری
کە لێنە دەستوریەکان بگری نەهێڵی لەوێوە زەفەر درز و درز بۆ بایلی هاتوو دەبێت بکری بەزارە طبعا ئەم پێشنیارە ئەمە دیوێکن کە بەڕاستی کۆنکرێتین وانە ئەوی جەنابەت باسی دەکەن کۆنکرێتین دیوێکی دیکەی هەیە سەردانێکی مثلەن سیاسی سەردانێکی مثلەن گۆڕینەوە کارتێکی سیاسی ئەمەش ڕەنگە بۆ 2 مانگ بێ بۆ 3 مانگ بێ بەڵام وەکو فارز دەڵێ بە دەرد ناخوا مثلەن خۆتۆ نابێتە پشک و نابێتە سام دەبێتە ڕەنگە لا خراپترین حاڵیان لە باشترین حاڵەتدا بێتە موچە ئەگەر لە تۆ هەر اتفاقێکی سیاسی دەکەی دوای دەبی خێت ناو چارچێوەیەکی قانونیەوە اتفاقێکی سیاسی دەکەین لەسەرەوەی کە پشکی هەرێمی کوردستان لە مەودووە لە ناو موازنە جێبەجێ بکەین ماگانە پشکی هەرێمی کوردستان بێ وانە اتفاقی سیاسیە بەڵام ئەمە پێویستی بە وردەکاری قانونی هەیە پێویستە بیخینە ناو یاسای موازنەوە لە ناو یاسای موازنە جێ بکەینەوە لە پەرلەمان دەنگی بۆ کۆ بکەینەوە یعنی هەموو اتفاقێکی سیاسی دەبێت چارچێوەیەکی قانونی ئەوەی کە باشە مامۆستا ئەوەی کە لە کورد ئەوە بەوردی باسی ئەوت کرد ئەوەی کورد لەو خولێ زۆر دەبێت تەرکیزی بخاتە سەر کامە یاسایانن کە زۆر دەبێت شەڕی لەسەر بکە بۆی تەحولاتێک بۆ وەزعی ئێستا بکە مەسەلەن نێڵێتەوە لەو دۆخە بمێنێتەوە هەر چاومان لەوە بێ ئەرێ دەبێت تەیب سامین زای بکە نازانمە و جارە شوێ دەبێتە وەزیر ئەویش هەموو منداڵک ناوی لەبەرکە وانە بە قورآانەوە خات و تەیفێ سەبەوە بە دوور مەگرە ینی خەڵک هەبێ لە خۆیەوە میزاجی بیگرێ منداڵک ناوی تەیفکە بەڕاستی وڵی نازانم مەسەلەن یاسای نەوت و خازیێک بێ لەوانە یاسای بودجە مەسەلەن هەرێمی کوردستان بۆ خۆی بودجەی هەبێ یاسای بودجەی هەبێ ئەوانە چەند گرنگن ینی خۆ ناکرێ هەر بڵێن وڵا فلان پۆستی وەزیری وەرگرت و فلان پۆستی بریکاری وەرگرت من بۆ خۆم یەکەم بە دووری دەزانم مەسەلەن تەیف لە ڕووی سیاسیەوە جارشکە وەزارەت وەربگرێتەوە بەڵێ پێم وایە مە کۆتایی ژیانی سیاسی بێت واتەوە ئیداری بێ ئەمە یەک دوو کورد وەکو باسم کرد دەتوانێت بێ لە لانی کەم لە 2014ەوە تا ئێستا هەموو ئەو یاسایانە دیاری بکە ئێمە چەند مەلەفێکمان لەگەڵ بەغدا هەیە لە ڕاستیدا بەڵێ یعنی ڕاستە یعنی من لە 2010 چوومە پەرلەمان تا 2021 2021 شەوە تا ئێستا متابعی بابەتی دۆخەکەمە بابەتی دارایی نێوان هەرێم و بەغدا لەسەر بابەتی موچە زۆر شتی ترمان لە بیر کردووە بیرمان کردووە بەڵێ لە بیرمان کردووە لەبەرەوەی شەڕەکە لەسەر موچەیە هەر شەڕی موچەمان پێکراوە یان با بڵین تەرکیزمان زیاتر لەسەر موچە بووە بەڵێ خۆ من زۆر جاری کە باسم کردەوە خۆزگە لە بیدایەتەوە ئەو نەوتی ئێستا دەدین لە 2010 ماندا بە بەنیو ئەوەندە ڕازی بوون نەوتماندا بە بەغدا موچەمان لەسەر بەغدا ساڵە ڕاست بوو تا عادل عەبدولمەهدی وتبووی کورد هەر 50,000 بەرمیلێک بنێرن زانی من یعنی قسەکە لەسەر گوتیان هەر 50,000 بنێرن بەس بۆی لە احراجی شارعی خۆمان نەڵێن وڵا هەر پارە دەنێرن و هیچ ناکەن تەمان باشترین ساڵی عادل عەبدولمەهدی بوو کە بە ساڵە بە تەواوی موچە هات بەبێەوەی کورد هیچ تەسلیم بکە هیچ ئەو ساڵە بە تەواوی پشک ئەوەی کە بۆ تەواوکەری موچە بۆ موچە هەبوو لە بەغدا عادل عەبدولمەهدی بە تەواوی ناردی بەڕاستی قسەکە لەسەر ئەوەیە ئێمە بابەتی موچەمان هەل کرد بات دەپڕژاینە سەر شتی تر تەماشایکە ئێمە مەلەفی نەوت و غاز بە دەرکردنی یاسای نەوت و غاز دەبێت ئەمە دەبێت شەڕی لەسەر بکەین ڕاستە جاری ڕابردوو یەکێتی و پارتی بە ئیتفاقی نووسرا و لەگەڵ ئیتاری تەنسیقی و لەگەڵ هاوپەیمانی ئیدارەدانی دەوڵەت ڕێککەوتن بەڵامەوە تا جێبەجێ نەکرا کاتیشی بۆ دانرابوو 6 مانگ بەڵام ئەمجارە دەبێت سوورتر و ورتر کاتی بۆ دابین ئەمە خاڵی یەکەمە کە بابەتی نەوت و گاز بەشی زۆری حەل دەکات ئەمە یەک بابەتی هێزی پێشمەرگەمان هەیە لەگەڵ بەغدا پرچەکردنی ڕاهێنانی وەکو بەشێک لە منزومەی دیفاعی عێراقی ئینجا موچەی پێشمەرگەیەک چەند بوون موچەی جوندێکی عێراقی چەند بێ ئەنێمە بۆ خۆی بابەتێکی گرنگە چونکە تۆ جارێ یەکەم خەڵکەشی زۆری ئێمە پێشمەرگەیە و خۆت دەزانی لەبەر دەوامکردنی لەبەر ئیلتیزاماتی بژێوی خۆی ماڵ منداڵەکەشی لەسەر موچەکەیەتی هیچی دیکیشی دیکەی پێ ناکرێت بابەتی پێشمەرگە دەبێت زۆر گرنگی پێ بدەین بابەتێکی دیکە بابەتی مستحقاتی جوتیاران و ساغکردنەوەی کاڵا و بڵین بەرهەمی سەبەتە خۆراکەکە بەرهەمی هەرێمی کوردستانە ئێمە لە تەمان دەزانین کە بازار هەموو دەستنە بە مۆزوعی داراییەوە هەموو مۆزوعی داراییەوە جیرفانی خەڵکەوە بابەتی با بڵین بابەتی ئێمە لە هەرێمدا لە کاتی مەوسیمی پێگەیشتنی بەروبوومی جوتیاران دەبێت لەگەڵ عێراق ڕێککەوین مەسەلەن بەرمونە بۆچی دەواازەکان بکرێنەوە بە داخڵکردنی کاڵای ئێرانی و تورکی و فلان و فیسار و بۆی جوتیارێکی پێنجێن و یەکی ڕاپەڕین و یەکی دەشتی هەولێر
بەربوومەکەی هەموو فڕێبدات پارێ بۆ نەکە بەڵێ لە کاتێکدا تۆ هەرێمێکی 5 میلیۆن کەسی بازارەشی 40 میلیۆن کەسیت لە بەردەستە دەزانی ئیدارەدان و ڕێخستنی ئەمە عەقڵێکی سیاسی دەوێت بەڵێ ئەمە هەر ئەوە نییە بڵێجا ئەمە لە عێراق وا لەگەرمە شەڕی ئۆکرانیا و رووسیا تورکیا بوو بە مۆزوع لەسەر ئەو بابەت یعنی ئێمە دەبێت زۆر بە جوانی بکەینەوە لە هەرێمی کوردستان لەو 5 میلیۆن کەسە ملیۆنە 250,000 کەسی تقریبان موچەخۆرە لانی کە ملیۆنێک و نیو 2 میلیۆن کەسیشی لەسەر بەربوونی ئاژەڵی لەسەر بەرومی کشتتوکاڵی لەسەر سیاحە لەسەر باڵێن بە بازارکردنی کە خەڵکی باڵی ناوەڕاست و خاڵی عراق دەتێرە لەسەر ئەوە دەژیاوەنیە تۆ چۆن نایبیر لەوە بکرێەوە کە بە ئیدارەدانێکی جوان و لە ڕووی سیاسیەوە و لە ڕێەوە بێ ئەم بازارە بۆ 2 میلیۆن کەسی خۆت دەستە بەر بکەیت ئەمەش خاڵێکی گرنگە تەمان بابەتی ناوچە دابڕێنراوەکان و مادەی 130 ئەوانە مەلەفێکی کەی گرنگە ینی مە 4-5 مەلەفی زۆر ئینجا مەلەفی پشکی کورد لەناو هەموو دام و دەستگا گرنگەکانی عراق بە تایبەتی دام و دەستگا ئەمنیەکان ئەسکەری دەستور هەیە ئەمە بە دەستور هەیە بەڵام ئەم مەلەفانە ئەم بزەبێت ئەم مەلەفانە دەبێ بین لەگەڵ بەغدا بە وردی لی هەر یەکەی لژنەی تایبەتمەندی هەبێ لە ڕووی یاسایی لە ڕووی دەستوریەوە کام مادانەی دەستور پشتیوانیمان دەکا لە ڕووی یاساییەوە کام یاسانە دەرکراون لە دژی ئەوەن کام یاسانە لە قازانجیەوەن جێبەجێ نەکراون بین چ لە ڕووی یاسایی و دەستوریەوە چ لە ڕووی سیاسی و فەنیەوە خۆمانی بۆ ئامادە بکەین لە دروستکردنی حکومەتی داهاتووی عراقدا شەڕی ئەم مەلەفانە هەمووی بەیەکەوە بکەین بێکەوە نەچین جارێکی دیکە نەچین جارێکی دیکە لە پێناوی نەوت و نازانم چی و ئەوانە بابەتی موچە ببێتەوە بە مۆزوعێکی گەورە و هەموو مۆزوعەکانی کەمان لەبیر بچێتەوە مەبنیش بە بەس ڕێکەوەیە ینی ئەگەر تەحولاتێک نەکەی مەسەلەن هەتا بۆ انتخاباتی داهاتوو زۆر قورس دەبێت و خەڵکی کوردستانیش بەڕاستی تۆ بێ قسەی لەسەر بکەیەوە خوارە و مەلەفانە قسەی لەسەر ناکەیەوە وانە من پێم وایە ینی ئەم مەلەفانە مەسەلەن بەرمنە پێداگری لەسەر دەرکردنی قانونی نەوت و غاز پێداگری لەسەر مستحقاتی پێشمەرگا پێداگری لەسەر ساختکردنەوەی کاڵا و بەربوومی جوتیاران و مستحقاتی جوتیاران ساڵانە لە ئەوەی کە بڕی گەنم و ئەوەی کە وەردەگیرێ و پارەکەی دەدرێ و تاخیر دەگوێ و نازانم چی ئەمانە ئەم مەلەفە گەورانە زائیدەن ناوچە دابڕێنراوەکان ئەمانە مەلەفی گەورن دەبێت کورد خۆیان لێ بکات بە خاوەن و زۆر بەجددی ئیشان لەسەر بکە و لە مفاوەزات و پێکردانی حکوومەتدا پشتگیری هیچ کەسێک هیچ حکوومەتێک هیچ کابینەیەک نەکات کە ئەم مەلەفانە نەبنە ئەولەویەت لە سیاسەتی حزاران لە مێژوو یان جوگرافیا بۆ شتێکە و دەڵێ لەبەر ئەم هۆیانەی خوارەوە کەواتە پێویستە ئێمە ناوماڵی کوردی تۆکمە و یەک ریز بێوانە جا هەموو ئەوەی کە باسمان کرد تحول بکەین لەو هەندی عقلی بەرتەشی حزبی و مەسەلا تەماشای کە مامۆسەزانە ئێمە لە هەموو ئەو مەلەفانەی کە باسمان کرد ئایا کورد بە یەکگرتووی دەتوانێت شەڕیان بۆ بکەیان بەجیا یان بەو ماڵپەرتەوازەی ماڵجیایکە سەگەر یەکێتی تیمێکی بێ پارتی تیمێک یەکێتی تیمێک پارتی تیمێک بۆ پێشمەرگە بۆ بەڵام بۆ ینی ئێستا لە ئێستاوە بۆ نمونە یەک تیمی هەرێمی کوردستان هەبێت تیمی نەوت و غاز تیمی متابعی بودجە تیمی متابعی پێشمەرگە تیمی متابعی کشت و کاڵ هەمووی بابەتەکان هەموو یەک تیمی ینی منەظەم بێ پێم وایە کورد دەبێ هەموو ئەوانە مەلەفی جددی بن لە لای خەڵکی مختصی بۆ دیاری بکە لیژنەی مختصی بۆ دیاری بکە و بەردەوام ئەوانە لەگەڵ وەزیرەکانمان لە حکوومەتی عراقی لەگەڵ پەرلەمانتارەکانمان لە حکوومەتی عراقی نەک هەر وەزیرەکان هەموو ئەوانەی کە لەناو حکوومەتی عراقیدا پۆستیان هەیە ئێمە جاری وا هەیە یەک لەو بابەتانە پەیوەندی بە مدیر عامێکەوە هەیە باشە لەناو وەزارەتێک ئێمە کە بۆیە دەڵم پشکی کورد لەناو هەموو وەزارەتەکان هەموو مؤسساتی حکوومەتی عراقی بە ئەمنی و نائەمنیەوە جاری وا هەیە تۆ یەک کورد لە یەک با بڵێن یەک شوێنی عسکەری ئەمنی مشکلەیەکی هەیە دەزانی کە تۆ کەست نەبوو لەوێ لەوانەیە کەس نییە ڕووی تێ بکە لەوانەیە کەس نییە ڕێ تێ بکە من لەو ماوەیە پێشوو یەکێک تەلەفۆنیان بۆ کردم منتەسبەک باشە لە یەکێک لە هێزە ئەمنیەکان 3 مانگ بوونیان هێش بوو دابەزێ عقوبەیان دابوو کورد بوو بەڵێ کورد بوو و خەڵکی منطقەی خۆشمان بوو 3 مانگ بوونیان هێش بوو دابەزێ بەڵێ باشە بە دووەدا چون کرد تێگەیشتم لەسەر شتێکی بەسیط عقوبەیان داوە
بەڵام ئەگەر کەسێکی دیکە لەوێ بێ یعنی مەسەن بەڵام ئەوە ئەگەر کووردە بزانێ مەسەن لە ناو لیوایەکەی لە ناو موئەسەسەکەی لە ناو شوێنەکەی کوردێکی لێ پەنای بۆ دەبا حەق خۆشێتی ئەمە لە وڵاتێکدا دەژین کە کوردی تێدا عەرەبی تێدا تورکمانی تێدا شیعی تێدا سونی تێدا هەر یەکەمان ئەمە عنسوریەت نییە ئەمە عنسوریەت نییە هەر یەکەمان لە ناو هەموو ئەو دام و دەستگانە دەبێ نوێنەری ڕاستەقینەی خۆمان هەبێ بۆی بە شێوەیەکی گشتی ئیش بۆ هەموو عێراق بکە بەڵام ئیش بۆ پێکهاتە بۆ پێت وایە ئەگەر بێت و تۆکمە یەکە بێت منەظەمێک ڕێکخراوەی یەکە بێ کار مەسەلەن کێشەکان ئەوەندا قورس بن ئەوەندە ناڵم هیچ نییە ئیشی بۆ بکرێ لیژنەی تایبەتمەند هەبێ پسپۆر بن و بە وردی کاری لەسەر بکەن لایەنە یاساییەکان و دەستوریەکانی هەر هەمووی دیاری بکەن دەست لەسەر برینەکان دابنێن و پێشنیاری چارەسەرە دەستوری یاساییەکانیش بکەن پێم وایە ئەوەندە قورس نییە ئەوەندە قورس نییە لەبەرەوەی تەمان بەرامبەرەکەشت پێویستی بە پشتیوانی و هاوکاری تۆیە بەڵام تۆ کە داوا دەکەی خەڵکیش داوای ئیلتیزاماتت لێ دەکات یعنی تۆ هەم واجباتی خۆت بەرامبەر حکوومەتی عێراقی لە بەرامبەر دەستور بەرامبەر ئەو ڕێکەوتانێک کە لەگەڵیان دەکەی جێبەجێ بکەی هەم داوای حەق و مافی خۆشت دەکەی دووسەرەیە هەم واجباتی خۆت جێبەجێ دەکەی هەم حقوق خۆت داوا دەکەی بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا شێروان میرزا ئەندامی خولی پێشوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەیوام خەڵکی وەک جەنابەت هەم لە حکوومەتی هەرێم هەم داهاتوی حکوومەتی عێراق ڕۆڵیان هەبێ بەڕاستی بۆ کورد لەبەر خۆتم نیە ئاگادار بە بۆی نەبێتە مجامەلە بەڵام زەرورە خەڵکی وردبین نیشتیمانی لەو شوێنانە بێ بەڕاستی بۆی ئەو وەختێک کە سیاسەکان ڕێک دەکەون یان تیمێکیان هەیە خەڵکی جەربەزە و ئازاشیان لە بەردەست بێت جەربەزە و ئازار نابێت ناو پێشبەرگا بێت لە بوارە ئیدارەکەش من بە هیوامەکو ڕۆژنامەنووسێک ئەوم گوێ لە بگیرێکە داهاتوت لە ناو حکوومەتی عێراقی و لە جومگەی هەستیار هی دارایی و تەنانەت کارژێڕی هەبیت سەرکەوتوبی سپاس دەکەم سپاس بۆ شرۆڤ وردانە بە هیوان کە سوودیە بێت بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایەم شۆمان پێشکەشکردنە بۆ لاکتانەبانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ